صباح تبان بخير بيتو شبان وجهدار المنهجة حفته صبية بدما پایتخت لهولره روش باش دست بيت که وقت می بچندین بابت و مجارن جواز اما بالای بکشنن لسر هن زانیاریان سر هن سواران سر مجارن هروها دقل پیام نرن خواه اما روش باش رو کم بشو پینج بلیوه کجی روش سقایه هیا نرخ دراون بیانی دناف بازارن هرمان کردستان ده و هروها دست بيت که دجی وقت می بالای بکشنن لسر کرتنو چه که کرم کن شاندکه هنریه حکومت هرمان کردستان لبغداد و زاگرس فتح بریکاری وزارت پلاندانان حکومت هرمان کردستان جای کردستان 24 راگهاند کل سر داخواز وزارت دارایی عراق شاندکه حکومت هرمان کردستان بجداری دجبین لجنه بلند آماده کاری بودجه گشتی یا عراقش با 3 سالن به دکه راگهانجی دجبین انده شانده حکومت حول ده شایسته دارایی این هرمان کردستان بودجه گشتی یا 3 سالن به جگیر بکه. لالێکردن ئەمیندارە گشتی وەزارەتە پێشمەرگە ڕاگەهاند کە ده هەفت هەیڤن دەرباس بوویدە داعش 147 جاران ئێرش لەسەر ناوچەیەن کوردستانی کردە. جێباریاوەر ئەمیندارە گشتی وەزارەتە پێشمەرگە ئاشکراتکە کە ده هەفت هەیڤن دەرباس بوویدە چەکدارن داعشێ لە ناوچەیەن کوردستانی 147 هێرش ئەنجام دەنەوە و دەنجامنی vê êrişan de jî نزدیکی 650 هاولاتی هاتنه شهید و بریندار کرن. ئەمینداری وەزارەتە پێشمەرگە تەکەزیژی کردە کو کارێ هاوبەشە هێزن پێشمەرگە و لەشکری عراقی لە ناوچەیەن کوردستانیش بۆ سنووردارکردنە جموجۆل و لڤ و تەفگەرە چەکدارێن داعشێ دەوێ ناوچەیەدەیە. دوو موشکên کاتیۆشە ئاراستەی فڕۆکەخانەیە نێودەوڵەتیە بەغدای هاتنەکردن. شانەیە ڕاگەهاندنە ئەمنیە عراقی ڕاگەهاند و لە ئاراستەیەکە نەجیار و دوو موشکên کاتیۆشە لە دەوروبەرە فڕۆکەخانەیە نێودەوڵەتیە بەغدای کەوتنە خوارێ. شانەیە ڕاگەهاندنە ئامنی ئاماژە بۆ یەکێکیدا کوهێرشێ موشکی تو زیانێک لەبەرخوا نەهێشتیە. دە 24 دەمژمێرن دەرباسبوویدا ئەف دوویەمین ئێرشە یەن موشکی کوتێ لەسەر ناوچەیە ساوز و هەروەها بالەفڕخانەیە نێودەوڵەتیە بەغداد. هەمان دەمێدا ڕۆژە 16 هێڤێ هێڤێژی موشکەکە کاتیۆشە لە نزیک فڕۆکەخانەیە ئەمریکا لە بەغدای کەتە خوارێ. ئیرۆ ئیمارات پێشوازیە لیشاندەکە هەڤەشە ئیسرائیل و ئەمریکا دکە ئاژانسە فەرمیە ئیمارات بەڵاوکردە کو ئیرۆ شاندەکە هەڤەشە ئەمریکا و ئیسرائیل بسەرۆکاتیە جارێت کۆشنەر زاڤا و ڕاوێژکار و شێوەرمەندێ سەرۆکی ئەمریکایش بۆ کاروبارن ڕژهەڵاتە ناوەڕاست سەردانە ئیماراتێتکە ئاماژە بۆ یەکێکیدایەک و مەبەستە بێ سەردانەی جیبجیکردنە ڕێکەفتن و نەخشە ڕێە هەر سێ وڵاتانە هەمان دەبێدا ئیرۆژ یەکەم گەشتە ئاسمانی لە ناوبەرە ئیمارات و ئیسرائیلێ تێ ئەنجامدان. ژنها و پێدە سێخوریên ئەمریکا زانیاریە لەسەر ئاسایشە هەڵبژاردن بە کۆنگرێسێ نادا. هەواڵگریان و سێخۆرگیریە نیشتیمانی ئەمریکا بریاردایە کو ژنها و پێدە وەکو جۆن ڕادکلیف ڕاگەهاندیە کو بخۆ ڕێڤەبەرێ هەواڵگریەش بۆ پێدانا زانیاریان دەربارەی ئاسایشە هەڵبژاردنان کو ئەف زانیاری ناچنە بەردەم لیژنەیەن کۆنگرێسە ئەمریکاش بەرکو و چەند زانیاریەک دزی بوان هاتیەکردن و هاتنە بەڵاوکردن. ڕاستەوخۆژی پشتی vê biryarê کۆماری پێشوازی ji vê pêngavêkirin lêbelê di berember de van demokratên ku niha hene rexne ji biryara hawalgiriya niştivanî digirin û berê xweşker ji bo destêwerdana Rûsya di hilbijardinê di berjewandiya Trump de dizanin. کورتەیە مەبسەر هەبدوو دەهاتنە هەژیمێ چەندین بابەت و جاران بشۆپینن دەستپێکی ژیمێ بەرەخۆب لە باشارە سلێمانیە دوێ دەرێجی گەلێک دیرۆکی هەیە مێ بشۆپینن مەرەبن. یەکژەیە کەڤنترین و چوو ئانکو کەوی ژێرە دبێژن یەن هلمی سەر هەلمێک کاردکن لە باشارە سلێمانیە و حتا وەکەنها وەک خام مایە دبێژن بەرگریە هەموو نەخۆشیên dîrokê û yên serdema derbas bûyî kiriye heta ku roja îro maye û ev cih jî dikeve ser şeqama xaneqa
یا باژار سلێمانیە کوچێکی gelek naskirî û dîrokiye û wek beşek ji dîroka resanayetiya bajarê Silêmaniyê maye duyê navçeyê de. Yek ji xwediyên wêne dibêje ku bavê wîne sala 1947 piştî ku ev otûxane an ciha ûtûyê hemî damezrandiye û bikevintirîn cih heta niha maye di nava bajarê Silêmaniyê de û her wiha wek yadgariyekê jî ji bo bavê xwe berdewam kartê de kirine û parastina heta roja îro. لە نێو شەقامێکی دێرین و مێژووی شاری سلێمانیدا دوکانێک بۆ تەیەکێک لە ڕەمزە دیار و دێرینەکانی ئەم شارە ئەویش ئوتوی هەڵمی سلێمانیە کە کۆنترین دوکانی ئوتوی هەڵما لە پارێزگای سلێمانی و لە ساڵی 1947ەوە دامەزراوە بە هەمان گوڕوتینی ساڵانی ڕابردوو کار دەکات. ئاراس کە ئوتوەکەی لە باوانەوە بۆ ماوەتەوە دەڵێ وەستا حەسەنی باوکی لە ساڵی 1947ەوە دوکانی ئوتوی هەڵمی داناوە و یەکەم جار بە ئوتوی خەڵووس کاری کردووە. بەڵام ناخۆشترین یادگاریش هەر لە نێو دوکانەکەیاندا ماوەتەوە کاتێک بەهۆی ئاگرکەوتنەوەوە لە دوکانەکەیاندا لە ساڵی 1970 وەستا حەسەن بەهۆی ئەو ڕووداوەوە گیان لە دەست دەدات. باوکم یەکەم جار بڵم لە ساڵی 1940 لە بەشی بەری ئەو بەرەوە لە ڕیزی مزگەوتی خانەقا دوکانی هەبوو 1940 بە ئوتوی خەڵووس کاریان کردووە. دوای ئەوە کە مودەی 3-4 ساڵەشی پێچێ نامێک ئاغا یەد ئێرەدا ئەمەزرێنێ بۆی ناچێ بەڕێوە ئەیا بە باوکم لێ کردێتەوە لە 1950 باوکم لێرە ئیشی کردو تا ئێستا. ساڵی 1970 ئێرە بە خەلەلی کارەبایی گەڕەگرێ وەفاتەکاتیایە. دوای ئەو براکان بێمن بەڕێوە ئێستا من و ئاسوی برام و کاکساروان ئەوین بەڕێوە. ئاراز هاوشێوەی براکانی دیکەی لە ساڵی 1970ەوە لەم دوکانە کار دەکات. ئەو باز لە کارپێکردنی ئەو ئوتوە دەکات کە بۆ یەکەم جار باوکی هێناوێتە سلێمانی و لە وڵاتێکی دیکەوە خەڵکی هێناوە تا فێری ئیشپێکردنی ئەو ئوتوی هەڵمە بکات کە لەو سەردەمەدا کاری کردووە. ئەو کاتی کە باوکم پیشی بە جیاز نەبوو ئوتوی خەڵووس بوو ئوتوی خەڵووس ئوتویشی ئاسن بووە دەمە ئەکرێەوە پشتەکەی خەڵووسیان نەگەشان ئان کردە ناوی اینجا دوای ئەوە چیان لێ کرد خامێکی سپیانێنە تەڕانە کرد جلەکان لەسەر مێز دانا خامەکان نەخستی بۆ ئوتۆ خەڵووزە کاریانە کرد. باوکمە تاکو و بڵێ مەتان 1950 دوای باوکمەچێ لە بەغا ئەم پرێسێک ئێنێ پرێتێکی فەڕەنسی کە پرێسە فەڕەنسیەکەیان کە شارەزای لی نییە لەو پرێسەکە ئیشی پێ بکات لەگەڵ خۆیان وەستایەکی فەڵەستینی ئێنێ هەتای مودەی ساڵێک لەگەڵ باوکمە ئەمێنێتە دوای کە باوکم شارەزای ئۆتۆگا بێ لە پرێسەکە ئەوە ڕواتەوە ئێتی باوکم میتری ئەو پرێسە فێر ئەبێت و چەندەها کەسی گەشمانێ شارەزایی کە لێ وەرگرت و ئۆتۆکۆنەکان کاکەمال و وەسا سالار و ئانە کە ئەوانە لەگەڵ باوکمە وەختی خۆی باوکیان ئیشی کردووە. بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و دروستکردنی چەند ئامێرێکی پێشکەوتوو ئێستا پیشەی ئوتوی هەڵمیش گۆڕانکاری بەسەردا هاتووە. بەڵام پێشکەوتنی تەکنەلۆژیا هەموو کات نابێتە هۆکارێک بۆ ئەوەی جێگایەکی مێژوویی بەڕەسەنایەتی بمێنێتەوە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. هەروەکم و گوتیمە دگەل پێم نێرن خوا بزانن ڕەوشە باژار و باژارەکەین کوردستانی چاوەیە دەستپێکێکی جەم نەفکاری خۆمە سۆت دەست پێ بکەمش بوو ناو باژارێ دهۆکێ جهێمە سۆت مێزان دیسە جەیەکی خۆشە هینکە وڵات تەشخەر کێف کردیە مەسۆد مگۆ بێژێ مەسۆد بلا بەحسا شتێکی خۆشش بر بکە ئێگۆش مەسۆد درەبێژە ڕۆژ باش مەسۆد. گولستان ڕۆژێکی بەرنامە ڕۆژ باشە مە بینەڤێری ناوی باخچەی جەهەکی باشە ڕۆژێکی بەرنامە خوا بینەڤێری باژارێ دهۆکێم ئەمێ خزمەتە تا گەلێک پێویستم بێنەوە دەرێ ئەو دەرکەتیەوە کە کولێکێک کەتیە دلێمدا ئەمە تەلڤێرێ مهوان بکەن ئەم سەر ڕۆژێک ئەلڤێرێ بەرنامەی پێشکەش بێن براستی جوانی من نخواستم ایرو بحثی آمارن دهوکی بکن گلستان بس مخابنی وانی اف آمارن کن 24 میلیون دلار سنور پرزگاه دهوکی کرونا هاتینه تومار کردن بوی کمین جاره که دهوکی ویتا پیشیا حوله سلیمانی حلب چه یعنی وان 24 میلیون دلار باز بوده زاتری 2900 پشکنی نال دهوکی هات نکردن السرانسری هرمان کردستان 540 حالت نو هاتینه تومار کردن جوه هجمار نی و وه هجمار از کارم بجم 241 کس سنور پرزگاه دهوکی توشی کرونا بونه دو کس انجی جان خواجه زاتان و کچلوی کس السنور في بارزجه بسدما فيروس كورونا مرنا هجمارا گشتیجی بو 3794 کسا بلند بویا زیده باری وان آمارن بلند
و کمین جاره دهوک وان آمارا تومارد کتن لید گل و جانی دهی سرکری خراو تندرستی جهانی العراق سردان پارزگاه دهوک کر به باه 207 $7,000 هاری کاریم پزشکی جو پارزگاه دهوک اینا نه لوریو آماجا پیچنده کر کود وتن شانزیب دهوک بکن و چاول دهوک بکن برو پروبونا ویروس کرونا لید گل داجی با پارزگاه که دهوک کو او آماده کاری تاتی نکردن دیارف آمارت بلند بوینه اجبر ویج یعنی دوان دو سه روزان دا چوارمین نخوشخانه طیبات کرونا و بکفتت خدمت پارزگاه دا و پیشوازی نخوش کردن بابت اکیدی از خازم آماجه پیب که منیدوار 24 دمجمر دا دیار هنده گورانکاری نیداری چه بوینه شوانا جی جگیره کنو با پارزگار دهوکی هاتا دست نشان کردن او جی کش پیکاته آشوریان بویا شمعان شریمون ایشو دا و جگیری پارزگار دهوکی با کاروبار کارگری و وسایل شونا ماجد سی صالح هاتا دست نشان کردن گل داجی دیاره کو عمید شعلان احمد و کو کاربرکر رهبری پلیس پارزگاه دهوکی شونا لیواتار احمد کو او بویا رهبری گشتی پلیس هرما کردستان دست کار بویا دیسات گل وان گوران کاری داجی یعنی بریارد وان چند مش بریم بهتن دا و وان روزن بهتن دا شش رهبری اندین گشتی سنور پارزگاه دهوکی کو بریار پیدا کردی هندک رهبری نو الوان رهبری دست کار بنن اب گوران کاری کو دمک بخال که پارزگاه دهوکی چاورت کرد بهویا ساغ و سلامتیش با هر کسی مسعود بگوان هنجی هاش خواهبن و باش خبرنرنج بکو يعني چند روزن زحمة چند هيفن زحمة البيشة ومانا حتى كون في روش در باص بكن يلك سباس شبوه أفكاري من مسعود محمد جنافة باشا رد هوكي تدقين من بوي بهبيا روشك خوش بو تتخازم بجنبين بحثا مجارة بكن هروكم أما جب داي أما بحثا بالي بكشن لسر باندورا باش و خراب يه نشترگرین جوانکاری بدو کرنه هر وقت بیشتر و کم زند چند سال در باز بوده اگر نواج و کم داد جنوب رسری هل دایله بله افنانه بابت که تازه نه یعنی چتکی تازه دنوا جواکان دنوا ولاتن هنف چندین ساله از مناوهای دنوا ویبواری دل بله دبکود نف خلک مدب چکی زده تر باو بوجه کنگی او یک زده بود نوا جواک آمدم گلود گل هات نوی تکنولوژی تازه و بچوک بونا جهان دنوا طوره که جواکی دو هر کس ایدی هر چشتی دبینه و چاولت که یعنی جی پیوستیه که گرک کو هنگس انجام بدن و جا دگل دکتر آیات کاکایی که بخواه پسپور جوانکاری جنوا باجار اسلمانی و دگل مبه هر وکم آماجا پیدایی و جا دکتر بیانی باش بیانی خوب باش باشە دکتۆر هەر باسی ئەو بابەتە دەکەین باسی جوانکاری دەکەین باسی ئەنجامدانی نەشتەرگەری دەکەین باسی ڕوتوش دەکەین باسی هەمویان دەکەین بەڵام ئێستا ئەگەر بزانم لەناو هەرێمی کوردستان زیاتر ئەو جوانکاریانە چین کە ئەنجام دەدرێت و جوانکاری چییە ئەگەر بڵێن بەس نەشتەرگەری دەبێتە جوانکاری یان فیلەر و بۆتۆکس و ئەو هەموو شتانش دەچێتە بواری جوانکاری سەرەتا سپاسی ستافی بەرنامەکەتانەکەم دەستخۆشیتان لێکەم بۆم تەوارەم بەگشتی ئێستا جوانکاری لە جیهانە شتێکی باوە بەڕاستی و بە تایبەتی لە وڵاتی خۆشمانە کە خەڵک ڕووی تێکردووە جوانکاری بەڵێ ئەتوانین بکەین بە دوو بەشەوە بەشێکێکێتە قاڵەبی نەشتەرگەریەوە بەشێکی تری بە ڕێی دەرزی فیلەر و بۆتۆکسە کە جەنابەت ئاماژە پێکرد يعني دەکرێتە دوو بەش بەڵام ئەگەر باسی کوردستان بگەنەوە لەسەر فەرمە دکتۆر ببوورەوە بەسم بەڵێ یان ناتوانین بڵێن بکرێتە دوو بەش یعنی خۆی بەشی نەشتەرگەریەکەی با بڵێن وەکو یعنی عملیاتی گەورە با بڵێن لەژێر بەنجی عامە دەکرێت ئەنجامە درێتی تر بۆ جوانکاری هەر شوێنێکی مەبەست بێ بەشەکەی تری کە بڵێن لەوە چ لە ڕێگای بەنجی مەوزعی بێت یان بەکارهێنا دەرزی بۆتۆکسە یان فیلەرە یان چۆریتوانەوە یعنی تر هەر یەکە و بە شێوەی ئەو کێشەی کە خۆی هەیەی کە پێی ینی پێی نانڕەحەتە نەخۆشەکە ئەنجامێدات بۆ ئەوەی بەرەو شێوەیەکی جوانتر بڕوات باشە ئەجا دکتۆر ینی نەشتەرگەری نە شتێکی تازای لەس باوەڕ دەکەم دناومەدە و بتایبەتی دیگەل زێدە پێشکەوتنە تەکنۆلۆژیە لەگەڵ زیاتر پێشکەوتنی تەکنۆلۆژیە ئەرۆکە ئاماژەم پێ کرد چووکبوونەوەی ئەم جیهانە و لەناو ئاپەکی لەناو ئامورە زیرەکەکاندەوە تۆرە کۆمەڵایەتەکانەوەە زیاتر وای کرد خەڵک ئارەزوی ئەو بکاتن کە ڕوو بکاتن بۆ نەشتەرگەری جوانەی چاولێکردنە بەڵام هەتا چ ڕادەیەک پێویستە بعد هەندێک کەس هەیە
ئەو شتێکە پێی عیبە شەوەی ڕوخساری ئەگۆڕێت مەسەن پێی پێتاقەتە بێ لەوە چێ کابرا مەسەن هەندێ شتێک ڕووی داوە لە دەموچای لەوە چێ بە بۆنەی حادیسەیەکەوە بە بۆنەی کێشەیەکەوە کە وای لێ کردو کە ڕوخساری جوان نەبێت ئیتر ئەم ناچارە چێت هەوڵەدات بۆ ئەوەی نەتیجەیەکی ئەنجامێکی باش بەدەستبێنێت گروپێکی تر هەیە ینی وەکو چۆن بڵین خۆی حەزی لێتی مەسەن شتێکی پێ جوان نییە ئەتوانێت خۆی بە پێی خۆیەت یانی دوو حاڵەتێ هەندێکی ناچارەی کا بەسەن کابرا لە حادسێکا توشوە شوێنی برینێکە بە دەمچاوێت یان بە شوێنێکی دوایەکەوێ بۆی جوانی کات گروپێکی ترمانەیەکو ئاماژەم پێکرد ئەو نە ئەو خۆی بە پێی خۆیەت خۆی یانێ هەندێ شتی پێ جوانە کە ئەنجامی بدات لە ڕێی بۆتۆکسە فیلەرە ئاوا ینی هەردوو نەوعەکەمان هەیە باشە دکتۆر بۆچی کە ینی هەندێک کەس جوانکاری دەکەن زۆر و بەڕووی رەخنە دەبن ببوورە چۆن دەڵێم هەندێک کەس هەیە کە بۆ نمونە جوانکاری ئەنجام دەدەن یان نەشریەرگی جوانی ئەنجام دەدەن بە تایبەتی لوت باوە لە هەموو جیهان زیاتر لە هەموو جۆرە نەشتەرگەریەکانی جوانکاری تر ڕوبەڕووی رەخنە دەبن لەبەرچی ئەگەر کەسەکە خۆی حەزی لێ بێ ئەتوو بە شتێکی نۆرمالی نازانێ هەر کەسێک ئارەزوویەوە هەبێ شتێ شوێنێک بگۆڕی بەدڵی خۆی بێ من لەم باوەڕیان پەیوەندی بە تێگەشتنی کۆمەلگا هەیە جوانکاری یعنی خۆی عاتن جوانکاری لە طبقەیشی خەڵکیشی مسەقف و تێگەشت و واعیە ئەنجام بدرێ بەڕاستی تر کابرا خۆی بۆ خود یەکەم شت خۆی قەراری خۆیەتی کە ئەنجامێدا بۆی نەفسیەن مرتاح بێ لە باری دەرونی مرتاح بێ ئەو شتەی پێ ناشینە بەڕاستی ئەنجا کۆمەلگا وردە و دەڕایەت ڕاستەکەی زمانی کۆن کەم بوو بابەتی جوانکاری کەم بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات ینی خەڵکەکە خەریکە واعیە بێت و ئەو ڕێگەیەش دەبینێت دروستە بەڵام دکتۆر ینی ئەگەر باسی ئەوە بکەین لە کوردستان ئێستاوەی کە هەیە چاو لێکردنە یانیش پێویستیەکە وەڵی نسبێکی کەمی چاو لێکردنیشی تایە نسبەیەکی کەم لە چه ئاستێکدا پێویستە وێنەی ببوورە لەبەر مەسەن سێکەی وێنەی کەسێکی تری پێڵێ حەزەکەم شێوم بکو ئەم کەسەی لێت یانیەوە ئەتوانێت بڵێن وەک چاو لێکردنێکە مەسەن ینی مەسەن ئیتر فیلەرێکە ئەنجام درراوە بۆتۆکسێکە مەسەن شتێک ڕوویدا لە ڕوخساری ئەو کەسەی بەرامبەر ئەمیش حەزەکە مەسەن شێوەیەکی نزیک بێت لەو دروستە ئەوە دروستە ینی زیاتر چاو لێکردنەوەی کە های بە تایبەتی لە تۆڕەکە مۆڵەتەکان دەبینرێ بەڵام زۆر پێویستە ئەوەش باش بزانین کە ئەوە هەمووی ڕاست نییە ئەوە هەمووی فۆتۆشۆپە ئەو خاڵە زۆر گرنگە ئەتوشەوە هەنابینی ڕاست دەکەی زۆر کەس هەیە مەسەرەن ئیمانی لەوە چێ بەو فۆتۆشۆپە نەبێ یان معلوماتی نەبێ لەسەر فۆتۆشۆپەکە چونکە ئێستا بەڕاستی خەڵک هەر لە تەلەڤیزۆنەوە هەر سەری تەلەڤیزۆنەکە و سۆشەڵ میدیایە و بابەتەکانی تری سۆشەڵ میدیا ئینستاگرام بێ کەناڵەکان بێ ئیتر خەڵک حەزەکات یان هاوڕێیەکی ئەو شتەی ئەنجامداوە یان خزمێکی خۆی ئەویش حەزەکات ئەو شتە بکات باشە ئێستا بەگشتی باسی دەموچاومان کرد بەڵام دکتۆر ئەوە یەکتر هەیە کە ئێستا باوە خەڵک حەزی لێ چەوری لە جسمیدا نەمێنێ ئەوجا ئەتوو سەبارەت بەوە چی دەڵێ پێویستە هەموو کەسێک بیکاتنەوانەی کە قەڵەونیانیش وەرزش بکەن بۆ ئەوەی خۆیان زایف بکەن ئەرێنی و نەرێنی ئەنجامدانی نەشتەرگەری خۆزایفکردن چییە؟ بەڕێی من تاکو بتوانی وەرزش بکەیت با بڵێن ڕێی باش دابنەی بۆ وەکو ڕێژیم بۆ خواردنت بەرنامەی بۆ دابنەی باشترەوە کە بڕیت ڕێگەی نەشتەرگەری بگریت ئەگەر جسمت زۆر ناشرین نەبێ با بڵێن یان بە شێوەیەکی زۆر بێتاقەتی نەکردووی بتوانانی بە وەرزش حالی بکەی وەرزشەکە باشترە دەنی دەکرێت زیاتر گرنگی بووە ئەنجامدانی وەرزش بدەن بەڵام لەوانەیە کەسەکە حەزی لە نەبێ ئەنجامی بدە بچێتن نەشتەرگەری ئەنجام دەدان بورگی خۆی لێ دەکاتەوە هەندێک دۆن لە جسمی دێنێتە دەرێ لە شوێنێکی تردا دەنێ دواتر پاش چەند ساڵ ناگەڕێتەوە وەکو جاران یان وەک خۆی دەمێنێ وەک پاش نەشتەرگەریەکە عادەتەن نەشتەرگەری چەوریەکان کە ئەکرێ با بڵێن ناتوانین بڵێن هەتایە یعنی بۆ یەو چەوریە دروست بێتەوە یا شوێنێکە لێ ئەتوێنیتەوە
ئەگەر هات و بەرنامەی خۆت ڕێک نەخستەوە لە ڕێی خواردن و جوڵە و هەمان کات وەرزش بۆی هەیەک و خۆی لێبێتەوە. ئۆکێ. ئەوجا دکتۆر چ جۆرە نەشتەرگەریەک زیانی هەیە بۆ جەستەی مرۆڤ؟ چ نەشتەرگەری جوانی هەندێک هەیە پارەسووی خۆی لێ کردوتەوە بینیم گرازام کچێکی ڕۆسی بوو شتێک بوو ئەو پەرەسوێن خۆشێکردە بۆ ئەوەی ناوقەدی زۆر باریک ببێ. نەشتەرگەری بەعام هەر وشەی نەشتەرگەری چەند ئیجابیاتی هەیە بۆی هەیە سلبیاتیشی هەبێ. ینی تۆ ساید ئفێکتی هەیە، ینی تۆ هەموو شتێک ئەنجامێدەی بۆیە ئەنجامێکی خراپیش ڕوو بدات. بەڵام ئیتر ئەوە لەسەر تەکنیکی دکتۆرەکەکەوێ شارەزایی دکتۆرەکە و ئەو ماوادانەی کە بەکاردێت. باشە، ینی هیچ جۆرە نەشتەرگەریەک زەرەر زیانی نییە بۆ جەستەی مرۆڤ؟ بۆ جەستەی مرۆڤ زۆربەی نەشتەرگەری جوانکاری بەڵێ ناتوانین بڵێن زۆربەی نەشتەرگەری، بەڵام ئێستا عام با بڵێن بۆ مەسەلەی جەستەی مرۆڤ کە ئەنجامە درێت، یعنی کە خەڵک ئێستا ڕووی تێکات بە شێوەیەکی گشتی با بڵێن کا بڵێن کە خۆی پێی ناشتینە یان بێ پێتاقەتە مەوزوعی چەوریە، ینی خاصن سنتەری لەش ورگەکەیە مەسەلەن کە کابرا پێی ناشتینە حەزەکان نەجاتی بێ لێ ئیتر ئای لە ڕێی نەشتەرگەریەوە لە ڕێگەی لێزەری توانەوەی چەوریەوە ئەنی ئەو شتەمان هەیە با بڵێن ئەوە ئەبێت. باشە دکتۆرەوەی کە زیاتر باوە فیلەر و بۆتۆکسە لە ناوارمی کوردستان زۆر خانمان ئەنجامی دەدەن. هەتا چرا دەیەک پێویستە بیکەن و کەی دەبێ ڕایگرن؟ بۆتۆکس بابەتێکی جیاوازە لەگەڵ فیلەرە، هەندوو مۆزوعێکی جیاوازە. بۆتۆکس عادەن ئەنجامە درێ بۆ کەمکردنەوەی چرچلۆچی ناوچەوان و هەندێک جار بۆ عارەقی بنباڵ و لە پیدەست و ئەمانە. ئەو خەتانە کە لە ناوچەوانی مرۆڤ دروستە بێت هەندێک کەس پێی بێتاقەتە بێت، ینی هەستەکا وەکو تەمەنی گەورە بووە پێی بێ ناڕەحەتە بێ لەبەرەوەیەت ئەنجامی بۆتۆکسەیە باتم بۆتۆکسەکە 6 مانگجارێک 4 بۆ 6 مانگجارێک با بڵێن ئەنجامە درێ بۆ ئەوەی ڕایگرێ لەوەی بۆ خەتەکانی زیان نەکات لە مەرحەلەیەکا بیوەستێنێت یان کەمی بکاتەوە. طبعاً تۆ کە خەتەکان کەم بووە لە ناوچەوانت نەفسیە مرتاحترە بی باری دەرونیت. ئەمە وەکو با بڵێن بۆتۆکس. بەڵێ بین بۆ مۆزوعی فیلەر عادەن فیلەر بۆش زۆشت بەکارێت. فیلەر یعنی پڕکردنەوەی شوێنێکە کە پێت ناشرینە. بۆ نمونەیانی ئەگەر ڕوخساری دەموچاو وەربگرین فیلەر مەسەن بەکارێن بۆ کۆنتورکردنی مەسەن ڕوومەت گۆنا با بڵێن، بۆ لابردنی خەتی پێکەنین، بۆ لێو کە بۆ زۆرترین دەرەجەی یەک با بڵێن ئەتوان بڵێن بۆ لێو بەکارێت بۆ ئافرەتان. دروستە. ئەوجا ئەو ماوادانە هەتا چەند لە دەم و چاودا دەمێنێ؟ بەنسبەت بۆتۆکسەوە تەمەنی بۆتۆکس 4 بۆ 6 مانگە تەمەنی دەرمانەکە مەفعولەکەی. بەڵێ. ئەمما بەنسبەت فیلەرەوە فیلەر جۆری زۆرە بە پێی شەریکات ئەگۆڕێ بە پێی خەستی فیلەرەکەش مانەوەی ئەگۆڕێت. فیلەر هەیە لە نێوان 6 مانگ بۆ ساڵێک ئەمێنێتەوە. بەڵێ. و فیلەری تر هەیە جۆرێکی تر با بڵێن کە بزاتر بۆ لۆچە بۆ جەستە بەکاربێت یان بۆ شوێنی تر زیاد لە 3 ساڵ ئەمێنێتەوە. دوایە ئەو مادەیە وردە نامێنێت، ئەتوانێت بڵێن ئەتوێتەوە، ئەتوانێت بە پێی ئارەزووی نەخۆشەکە خۆیەتی ئەتوانێت دووبارەی کاتەوە. ئۆکێ. ئەو مادانە چۆن دەتوێنەوە لە ناو جەستەی مرۆڤدا بە تایبەتی دەم و چاو؟ عەفو ببوورە؟ دەڵێم ئەو ماوادانە ئەو فیلەرە چۆن دەتوێتەوە؟ ئەو بە پرۆسەیەکی با بڵێن فیزیۆلۆژی لەش خۆیەتی ینی لە پێستی خۆمانایە، چونکە ئەو مادەی هانۆرک ئەسیدە ئیتر وردە ئێمە کۆلاجین لە پێستمانە نامێنێ، یعنی ئەمە عملێکی پرۆسیسین لەگەڵ تەمەنە خۆی ئۆتۆماتیکیان نامێنێت. ئۆکێ گەلێک باشە. دکتۆرە گەلێک سپاسیاتت کەم کو تڤێس بۆ میێوانم بووی ژناڤە باژارە سلێمانیە ژناڤە ستۆدیۆنمە دکتۆر ڕایاد کاکایی پسپۆرە جوانکاریە سپاس ji بۆ وەختێتەوە پێویە ڕۆژەکە خۆش. زۆر سپاس. دەستخۆش. وێجێ مرۆڤ شاسەقای هەفتوورە بشۆپینن بزانبن لە باژار و باژارۆکەین کوردستانی چاوایە.
لالێکیدنە بەحسە خانم و ئافرەتن دیلۆکە بکەن لە باکوورە کوردستانێک و کەسکایە و بەرهەمێن چاندنی و هەروەهایەن شیرین بخوا لە باڵەخانەیەکێدا ینی هەڵدواسن ماڵێن خوا سەر بانکۆنێن خوا بشێوەیەکی و جهێکیش ناوە باڵەخانەیەکێدا ئەنکۆ ئاباهەیە ماڵە خۆدا ji بۆ داڵەقاندنە van جلوبەرگان نەمایە ئەبژی دیمەرەکە gelek balkêş bi vî bajarî daye xelkê navçeyê serdan dikin heta ku cavên xwe bibînin çavan berheman normal dema Kurdistan tê xanim zêdetir hewl didin mûnetê xwe hilênin ji bo zivistanî ve cedhavînî devan amadekariyan dikin dîmerekî xweşik daye nava bajar me pevdûre bibînin. ئافرەتانی دیلۆک لە باکووری کوردستان سەوزە و بەرهەمە کشت و کاڵیە وشکراوەکان بە تەنافێکەوە دەکەن بە باڵەخانەکانیانەوە هەڵی دەواسن بە شێوەیەک شوێنێک لە باڵەخانەی ماڵەکانیان بۆ هەڵواسینی جلوبەرگ نەماوە ئەوەش دیمەنێکی سەرنجڕاکێشی بە شارەکە داوە و خەڵکی ناوچەکە و سەردانکەران لە هەموو گۆشەیەکەوە وێنەی دەچرکێنن ئافرەتان و خانمانی شاری دیلۆکی باکووری کوردستان ڕۆژانە بە شێوەی هەرەوەزی بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی لە کۆرۆنا و بەستنی دەمامەک سەوزە و بەرهەمە کشت و کاڵەکان دەکەن با تەنافەوە و بە دیوار و لێواری باڵەخانەکانی ماڵەکانیانەوە هەڵی دەواسن. خانمێک دەڵێت هێندە تەنافمان بە دیوارەکانەوە هەڵواسیوە شوێنێک بۆ هەڵواسینی جلوبەرگەکانمان نەماوە. Balkonlara asıyoruz. Güneş gördüğümüz yerlere asıyoruz. ڕۆژانە لەگەڵ ئافرەتانی دیکە بە هەرەوەزی سەوزە و بەرهەمە کشت و کاڵەکان بە تەنافێکەوە بە قەراغی پەنجەرە و باڵەخانەی خانۆکانماندا هەڵداوەسین بۆ ئەوەی وشک ببنەوە و لە وەرزی دیکە سوودی لێوەرگرین. تەنافەکان زۆرن سیرکە شوێنێک نەماوە جلەکانمانی پێوە هەڵواسین هەموو بۆ بە سەوزەی وشک کراو. سەوزە و بەرهەمە کشت و کاڵەکان لە ڕێی دەرزیەکەوە بە تەنافێکەوە دەکرێن و بە مەبەستی وشکردنەوەیان بە باڵەخانەی خانۆکاندا هەڵدەواسرێن ئەوەش دیمەنی ئاڵاواڵا بە شارەکە دەبەخشێت. ساڵانە لە مانگی ئابدا لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرما ئافرەتانی دیلۆکی باکووری کوردستان بە هەرەوەزی سەوزە و بەرهەمە کشت و کاڵەکانی وەک بیبەر باینجان و کولەکە بە دەیان تەنافەوە دەکەن بۆ ئەوەی وشک ببنەوە و بتوانن لە وەرزی زستان و سەرمادا سوودی لێوەرگرن و هەڵیواسن و دوای وشک بوونەوەشیان کۆیان دەکەنەوە. شخوا دیلۆک بە فستەقێن خۆ ناسکرێژ بلوەیەکی ئەو باجانە ڕەشی هشکرەیەک و کۆلن هاوینان دوی چاخیدە و شخۆرە دەهلێنن ژ بۆ زستانی و ژبلوەیەکێژی باکوورە کوردستانی گەرەکی حەژ توژاهیە دکن لەما ئەو بیبەرن و هشکتکن و دەهلێننجی ئەو ژیش بۆ زستانیە ئەو ئەنەرژیەکە زەدە دەلاشە مرۆڤ زستانی گەرم دکە شتێکی یانیش سەرمای خۆت پارێز لێ نەهاختەوەیەکی هاتیە کۆم نرخ و بەهای دراڤێن بیانی نرخێ زێر بنابە بازارن هەرێما کوردستانی دەبشۆپێنن. $100 ئەمریکی به 123,100 دیناری عراقیە 100 یورو 143,500 دیناری عراقیە 100 پاوندی بریتانی 162,500 دیناریە 100 لیرەیە تورکی بە 17,000 دیناری عراقیە لە 100,000 تومەنی ئیرانی 5,500 دیناری عراقیە یەک مسقال زەریعەر 24 388,000 21 340,000 لێ یەک مسقال زێرعیار 18 209,000 دینارێن عراقیە. وێجا لالێکیدن دە ساڵێکێدا دیارە ترامپ نێزییکی 205 جاری یەک کوشە بکارانیە و دووبارە کریە زێدەتر. بەجەمێ هەفتوورە بزان بن ئەفگوتن چیە کو زێدەتر ترامپ دووبارە کریە. دۆناڵد ترامپ سەرۆکێ ویلایەتە یەکگرتووین ئەمریکایە کو دەهەیە سەرۆکایەتیە خۆدا بەردەوام بەرسەڤژ و ینی بەرسەvê دەدا لێ gelek caran ڕوبڕووی رەخنەیان جی بووە کو ئەو رەخنانەیە کواتنە ئاراستەکردنێ دۆناڵد ترامپێژی زێدەتر لەسەر تووڕەیە وی بوونە و ویژ زێدە خۆ عاجز کریە و تووڕە کریە. ئەو رەخنە دەربارەی کەسایەتی یان کارێن وینە بووە دناوان هەموو دەربرین و کۆنفرانسە ڕۆژەمەوانیدا دناوە تویتەن خۆ دەژی لەسەر تۆڕە جوواکیە تویتەرێک و گەلێکی لۆ چارەکە بهترین وشە کو دووبارە کریە فێڵ و تەڵەکە یان فێل و خەفک و ینی دبێژە ژمرە تێنەداین لەگۆر وان هەژماران کو بریارە بریان
ستیلر کو بخوا پێشکەشکارە کەناڵا CNN دیگە لە هەفکاریە پرۆدیوسەری خوا کو ئەف وشە هەڵبژاردنە دەبێژن تەنێت من ساڵێکێدا ترامپ نزیکی 205 جاری بگوتنان کوشەیە فێل بکارانیا و پێشکەشکارە دەبێژە بدڵنیایەوە ڕۆژن بێدەژی وێ ئەف گوتن زێدەتر ژالیە ترامپ بێ بکارانین ji ber ku wê ew vê gotinê beramber bê demokratan zêdetir bikarbîne ji ber ku hûn zanin hilbijartinên Amerîkayê nêzik bûne û Donald Trump jî divan demên wisa de zêdetir penayê dibe ji bo torên civakî. جاری خۆڤ سەرۆکێبەری ئەمریکایژی هەفخەمیە خۆش بۆ کۆچاداویە چاودیک دەردەبرە. باراک ئۆباما سەرۆکێبەری ئەمریکایە و هەفسەرێ میشێل ئۆباما کە بێگە هاتیە ناسکردن هەفخەمیە خوا بەریە پێگەها ئەلکترۆنیە خوا دڵگرانیە خۆش بۆ کۆچکردنە ستێرکە هۆلیودێ بەڵافکردنە کوبخوا قەرەمانێ فیلمێ بلاک پانتەر بوو و دوجیهانە مارڤێلدا gelekî naskirî bû serokê berê Amerîkayê û hev jîna xwe dibêjin ku ev demhatiya ku koşka spî ji bo karek digel zarokan hêz bibexşe van hemû tîm û zarokan. وێجا وەختێوەیەکی هاتیە کوم دیگەل هەفکارن خوا دووبارە ناوە باژار و باژارۆکەین کوردستانê bizan bin çê dibêj xwe normal hêro temê bi surprizên xweş bi cihên xweş xwarinin xweş dilê me têşîne îro min digo hêro berê te ketiye ku derê de digo surprize hêro piştî du heftiyan ku piçekî xwe winda kirbû ji nava Rojbaşê dubare îro digel me divê hêro Mewlûdî ji nav bajarê hewlêrê beyanî baş. نانا سپرایزێکی خۆشە خواردن نییە ڕۆژت باش بێ باسی خواردن ناکەم وتم ماوەیەکی زۆریشە من بیریاتە کریە من کریە نزانم جانێ من ئیرۆ نزام کرمانجی بێژ درستە ئیرۆ ئیرۆ گلستان دیارە لە هەولێر کۆمەڵی تایبەتمەندی هەیە جا لە خواردن بێ ئەشیا بێ کەلوپەل بێ کۆمەڵی کەلوپەل و ئەشیای بە تایبەتی لەژێ قەڵاتی هەولێر قەراتی هەولێرێ تایبەتمەندی خۆی هەیە و جیاوازی خۆی هەیە و کللتوری کوردەواری نیشانەدا کللتوری کوردەواری جا هەر لە کلاشی کوردی و هەر لە هەوریەوە بگرە هەتاکو و جامانەیە گلیمە بەڕێیە کۆمەڵشتی زۆر جوانی کوردەواری لێرە هەیەکە بە تایبەتی و گەشتیارانەی کە دێن لە دەوروبەری هەولێریش دەگەڕن لە قەڵای هەولێرە بێگومان ئەم شوێنانە دەبینن و ئەم شتانە وەکو دیاری وەکو کولتورێکی کوردەواری دەیبەنە بۆ وڵاتەکانی خۆیان و نیشانەدەن کە کورد خاونی چ کللتورێکی دەوڵەمەندە گلیم ئەمانە بێگومان لەناو کللتوری کوردەواریە ناوبانگی خۆی هەیە چاکردنیشی زام زۆر قورسا بە پێوەی کە من تا ڕادێک ئەزمونێکم هەیە لێوە دەزانم لە ڕووی مێژووی ئەمانە دروستکردنیان چەندە قورسە ئەمانەش با من دوایی دەچمە سەر بابەتانی کە کاک سەمیر بەیانی باش خاوەنی دوکانەکە زۆر سپاس دەکەن کە هاوکارمان بکۆی کە ئەم کللتورە جوانە لە بەیانی باشە با خەڵکی کوردستان بناسێنین جەنا بدووکو بەیانیان بە تایبەتی ئەمە شوێنانە دەکەیتەوە تا چەند خەڵک پێشوازی لێ دەکات تا چەند خەڵک بە تایبەتی چێن دێن زیاد سەرداری پێ دەکەن بەخوا ئەو گەشتیارانەکەوا دێنە سەردانی ئێرە دەکەن بۆ مثلەن قەڵایە زیاتر خەڵک دێن سەردانی دەکەم بۆ شوێنێکی ئاساواری قەدیمە زیاتر دێ سەردانی دەکەن باشە ئەم کڵاشانە بۆ نمونە ئەمە کڵاشی هەیە هەورامانە لە چیەوە زیاتر بۆ دێ کە لێرەوە دەیفرۆشی تۆ لە هەولێر ئەوە بخۆی ئەو کڵاشانە کڵاشی هەورامیە هەورامی ئەسڵا ئەورامی ئەسڵ هەورامی تەخت یعنی هەورامی ئەو دیویش ئەو دیویش تەختەیە زیاتر کڵاشەکان هەموو یوێندەرە باشە ئەی گلیمەکانە ئەو گلیمانە لە چێوە دێ تا چەنی خەڵک ئێستا ئەفەرشی تورکی و ئێرانی هات و گلیمیان لە بیر کرد و ئای خەڵکی دی خەڵک هەردەی هەوێ ئەوانە بەخوای ئەو خەڵک ئەو دێ زیاتر ئەو گەشتیارانەی کە ئەو وڵاتانە کە دێنێ ئێرە زیاتر ئازێن لە شتی کۆنەیە کە دەستکردا کە کاتێک ئەوان لەلایەن زۆر ینی بە شتێکی بەهای لە خەڵکی کوردستان خۆمان گلی موشتە نابن ئێستا ناوان ناکڕن
وەکارەکەی نازانمەوە ئێستا کە لە مەسەن نوبرین لە ئەوروپا زۆربەی خەڵک ئازیان لێە شتێکی کۆنیان لە ماڵەوە هەبێ شوێنەواری قەدیمی تێدا بێ زۆریان عستر بێ ئێمە وانینە دایم عزبان لە شتی نوێیە ئەوان ئازان شتی کۆنە گولستان سیر کەچی هەیە ئەمە ئەوە دەستکردیەوە بزانام کتانی خۆمانەوەنی ئەوە هەچەند بۆ سەر جلوبەرگی کوردی دەبێ بەس من کێشە نیە بۆرە ئەنا لەسەر هەموو جلێک دەبێت وەڵام هێرۆ یەک گلەی دەکرێتن لەو شوێنانە کە تۆزێک نرخەکەیان گرانە ئەوە ئێستا دەپرسی ئەمە با یەکەم جار بپرسم گولستان ئەمە خانمانی خۆمان دروستی دەکەن وەنیە بە دەستپەنجە خانمانی خۆمان زۆر باشە ئێستا پێیان کوتم دەڵێن گلەیی دەکەن دەڵێن کە نرخەکانیان زۆر هەرچەند کە نرخی شتی کە لە پووری و کللتوری و شتانی کە مێژووین دەمێنەوە نرخیان زۆرەوە ئالین نرخیان زۆر ئەوانە ئەگەر شتێک کۆنە بێ یان دەستکرد بێت کە کاتێک مەسەر نمونە ئەو فەرشەیە کاتێک دروستکراوە کە ئەو مشبێن نیگایکی بچێشین لە چادەگەری نەبووە کۆمپیوتەریش نەبووە کە ئەو نەخشە دامدرێ خۆی ئەو کەسێک کە دروستی کردووە تا 5 مانگ توانێتی نەخشێکی زۆر جوان دروست کە بەبێ وێکی چی لا بێ بتوانانی دروستی بکە ئەنی بۆ یشتی کۆنە گرانە دەستی گرانە ئێستا ئەو خەڵکی کە دێن بۆ نمونە ئەم کڵاوەکە هی نوێیە دروستکراوە زیاتردا قەدیمەکانەکان بۆ نمونە ئەوانەی کە وە بزانم کۆمەڵی شیلانی پێوە تایبەتمەندی دیکەی هەگەر بێت بێ لە کۆنە آخر ئێستا داوای کۆنەکە دەکەم بەڵام کۆنەکان گرانە لە نمونە مەسەڵەن پارەی پێ پارەکان کون کراوە بەسەریوە وەکوی وایە مەسەڵەن ئەمە گوڵینگە جوانتر مەسەن هەیە ئەو گوڵنگەکەی دەبا هەیە گوڵنگی زیاتر دەبا هەشا ئەوەی دەبا ینی لۆ سەرکولی زۆر شی جوان پوزەوانە دەبینەوە پوزەوانەوە نیە بەڵێ ئەو پوزەوانە ئەو بۆ زستان بەکار ئەو بۆ جستان بەکار دەبا یاری بۆ زستان بێنی لە خۆی هەڵکێشین و لە پێال لە بەفرێکی زۆریشدا بەڵێ هیوای لە ساغی تەمەندرێژی بۆ تو بۆی کە برەوە دێ کوری کوردی و کللتوری کوردی گولستان زۆر جوانی لێ بە قولی کوردەوارشتی زۆر ئەنتیکە و مێژوی زۆر جوانی لێەوە کە ئاماژەشت پێکردکە نرخەکەی کە زۆر بێ دیارە هەر شتێک کە بەدەست دروستکرابێ لە هەموو جیهانداوایەکە دیالەوەی کە نرخێکی تایبەتی معنەوی هەیە نرخێکی مادی تایبەتیشی هەیە بۆیە هەموو کەسێکیش ناتوانێت هەموو کەسێکیش حەزی لە منیە بەڵام بە گشتی ئێرە شوێنێکی تایبەتە بۆ گەشتیاران کە کللتوری کوردی کە لە پووری کوردی و مێژوی کورد لە هەر چاپارچەکەی کوردستان بە هەموو شتێکە بە کەلوپەل ئەشیا ناوماڵیشەوە بە جلوبەرگیشەوە نیشانیان دەدات و جیهانی دەناسێنێک کە کورد خاوەنی چە کللتورێکی دەوڵەمەندە کڵاویشت بۆ ناهێنم داوای کڵاویشم لێنەکەی کوردستان خۆم حاضر کردبوو بۆ بڵێ مێرەخەوە خواردن نییە تێک بچێ بڵێ ناهێنم دوای بڵێ ئیشم هەیە ناکەڕێمەوە شەنسەوێ هەبوو بۆ نەورۆ سەر دوکمە کڵاو دەکەینە سەرما کێشەمانێ ها تێرە گەیشتم بۆ نەورۆزێ دێن هەردووکمان بەجل و بەرگی کوردیە دێن لەو کڵاوانە دێنی ئێستا پێویستمان پێێنێ ناتوانین بەکاری بێ بەس بۆ قەیناکە هەڵی دەگرین هێرۆ گەلێک سپاس جواب بکارە من هێرە مەولودی یەکسەر زانی کۆزە ژەروێژم کلااوکی بەنەژۆ کۆ خوارن ئەم کارن داوا خواردنە لێ بکەن خوارن بچێکی تێک دەچێ دوورە و دچێ سەرکار زێدەتر دەربەدوێنێ ناوەگەرەوێ دەناوەندێ بێجە کلااو تێک ناچێت کلااوت کارێ هەڵگرێ لێ دیارە ماهشتی حتا نەوەڕێزێ سپاس جواب بکارە من هێرە مەولودیش بۆ ئەوان بابەتێن خۆش و تیمی پڕ ئێنەرژی و چیرۆکێن خۆش دەماکە و بە حەز دەکێ بجە بێویا ڕۆژێکە خۆشت خوازم ئەمێ بەحسە شتێکی دم بکەن بەحسا تەکنۆلۆژیای بکەن زێدەتر بچنە ناوی بواریدە بێ جیهان گەهایە کو دەرێ بێجە گەران پای کورتترین ڕێ و ئاسانترین ڕێ و داخوازی ئەو هەموو ئەف کەس دخوازن کورد یعنی ئەم مرۆڤ دخوازندا و ئەم کاروبارن خوا ژیانە خوایە ڕۆژانە لە گۆر وێنە برێڤە ببن بێکو ئەم درەنگ بکەون و بێگو ئەم کارە خۆ پاش بخن لەومە هەبوونا پاسن بێشوفێر و پێشکەفتی و بە پێشکەفتترین تەکنۆلۆژیە لە تایوانێ وەها کردە کو هەندێک کەسەنە هاتو چۆچون و هاتنە دیکەن دە هەر دەمیدە دەماکو بخوازن وەکو کارەخوا ئەنجام بدەن ئەگەر تو بخوازێت نیڤە شەف دەبێژی بدڵنیایی ئەوێ بێ دوودلی دوتکارەیە چون و هاتنێ بکەش بەرکو ئەف پاس بێشوفێرە و ژبەر هەبوونا کامیرەیەکێ ئامێرەکە پێشکەفتی دناوە بێ پاسەدا ئاراستەیە شەقامان بخوا وەردەگرێت کام بزانبن چاوا کاردکە. ئەم پاسا وێزگەکەی جێدەهێڵێت و دەست دەکات بە گەشتەکەی لە پشت سوکانەکەی کەسێک هەیە بەڵام شۆفێر نییە
بەڵکو تەنیا بۆ چاودێری و دڵنیایی لەوەیە چونکە ئەم پاسە ئاراستەی شەقامەکان وەردەگرێت. شاری تایبیە یەکێکە لە شارە ناودار و سەرەکیەکانی تایوان کە پێشکەوتوترین ئامێرە تەکنەلۆژیەکان بەکاردەهێنن بۆ ژیانی ڕۆژانەیان و بە تایبەت لە گەشەپێدان و فراوانکردنی هۆکارەکانی گواستنەوە. چەندین ئامێری زیرەکمان بەکارهێناوە کە وەک پاڵنەرێکی خێرایی کار دەکەن یارمەتی پاسەکە دەدەن تا ڕێگاکان بدۆزێتەوە و ڕێگە ڕاستەکان هەڵبژێرێت. ئەمەش هاوکاریەکی باشە و ئاسانکاریە بۆ هاوڵاتیان و پێشکەوتنێکی نوێیە لە هۆکارەکانی هاتوچۆ. تایبەتمەندیەکانی ئەم پاسا بوونی چەندین کامێرای چاودێری و ئامێری زیرەکە بۆ دەستنیشانکردنی ڕێگەکان و جگە لەوانش ئەم پاسا تەواو پابەندە بە ڕێنمایەکانی هاتوچۆ و لە کاتی نزیکبوونەوەی کەسێک یان ڕاگرێک پێشتر ڕادەوەستێت و نیشانەی ئاگادارکردنەوە لێدەدات. سەرەتا وەک تێستێک بەکارمان هێنا بەڵام دواتر لایەنە باشەکانی ئەم پاسەمان بۆ دەرکەوت. توانیمان زیاتر پەرەی پێ بدەین ئەتوانین سوودی لێ ببینین لە کاتەکانی درنگانی شەودا کە ئەو کاتانە شۆفێران کەمترن. لەم کاتەشتا ئەم جۆرە پاسە کێشەی نەبوونی شۆفەریان کەمی شۆفەریان نەهێشتووە. هۆکارەکانی گواستنەوە بە یەکێک لە پێداویستیە گرنگەکانی هاوڵاتیان دادەنرێت لە جیهاندا. زۆرێک لە وڵاتان کێبڕکێیانە بۆ دروستکردنی پێشکەوتوترین هۆکاری گواستنەوە. بۆیە ئەم پاسە بێ شۆفێرە لە وڵاتی تایوان خواستێکی زۆری لەسرە و بە پاسی دڵنیایی ناوی دەبن. باش تەکنۆلۆژیا بەگەرن بێ نەها خەڵکی زێدەتر حەزی چ دکەن شخوا بەرهەمێن ئاژەلیین و سروشتی تێنە دروستکردنیان یەگەیایی ئەو ناگەلک بازار سەری گەرمانێ ئەگەرم بەحسا گۆهدرێژان بکەن بەحسا کەران بکەن کو یەک جوان ئاژاڵانە ئەگەر دەمێدا تەنێژ بۆ بەگوهاستنا کالا و کەلوپەلان داهاتە بکەڕانین لە بەلێنها هەری یەکژ پێستەوینە چەرمەوینە هەستوێوینە و هەروها شیرجی بەتایبەتی بۆ چەندین مەبەستەنە بکارانین ئەس باوەڕکەم گەلک خانم وێزان بدەم بەحسا شیرە کردکن دوێژن گەلک باشەش بۆ پێستێ مرۆڤان یەک جوان وڵاتێن کو زێدەتر گۆهدرێژان کو کەرج بۆ مەبەستە زانستی تێنە بکارانین وڵاتی چینێ شتێکش خۆ بە نەڤەدایە برادەیەکی وها بکارتینن کول وڵاتی هەنگاریا پۆلۆنیا ئیران و نایجیریا بەژی تێ هاوردەکردنج بۆ ناوە وڵاتی چینێ دە هەمان دەمەدا هەناردەکردە گۆهدرێژانان و کەرانج بۆ دەرفێ وڵاتی چینێ قەدەغە کریە ژوە کوتر ساوەیەکە هەیە کو ئەژمارەوان کێن ببە و ژناو بچن و پاشینکاربن سوودێژە پێست و هێز هەست و شیرێوان وەربگرن وێجە منها هەنێک سوودن و زێدەتر ئەم ناس ناکەن ژناوە گۆدرێژدان و کردهەیە وڵاتی چینێ ناسکری وێژ مرە بدە نیشاندان. هەر ئەم ئاژەڵە کە تا دوێنێ قورسترین کارەکانی پێ ئەنجام دەدرا ئێستا لە چەند وڵاتێکی جیهان بۆ بازرگانیکردن بە گۆشت و پێست و شیر و ڕۆنی تەنانەت پاشەڕۆکەیشی بەخێوی دەکەن و هەناردە و هاوردەکردنی بۆتە بازرگانیەکی گرنگ. بە تایبەتیش پێستەکەی لە زانستی پزیشکی چینی یەکێکە لە گرنگترینی ئەو پێکاتانەی لە چارەسەری لاوازی سێکسی لە مرۆڤ بە تایبەتی ژنان بەکاردەهێنرێت جگە لە بەکارهێنانی بۆ جوانکاری لە کرێمەکانی دەم و چاو و ڕوونکردنی پێست. ڕۆنەکەیشی بە ڕۆنێک دادەنرێت کە وەک چارەسەر بۆ ئازاری ماسوولکە و ئازاری گەدە و پشت ئێشە لە چارەسەرە سروشتیەکان هەژمار دەکرێت. پێدەچێ ئەم زانیاریە سەیر و سەمەر بێت گەر بزانی گرانترین جۆری گۆشت و شیر لە وڵاتانی فەڕەنسا و ئیتالیا و ئوسترالیا گۆشت و شیری گوێدرێژە کە جگە لە خودی شیرەکە ئەو پەنیرێکە لە هەمان شیر بەرهەم دەهێنرێت نرخی هەر کیلۆیەکی دەگاتە 7 یۆرۆ زیاتر. بەگشتی بەرهەمە سپێیەکانی گوێدرێژ لە گرانترین بەرهەمەکانن کە لە وڵاتانی ئەوروپی خواستیان لەسرە. ئەم ئاژەڵە تەنانەت پاشەڕۆکەیشی وەک پاشەڕۆیەکی ئاسایی چاوی لێ ناکرێت. لەلایەن هەندێک وڵات بۆ نمونە ئێران و هەندستان بەهۆی تایبەتمەندی دووکەڵەکەی لە کاتی سوتاندنی بۆ خوێنبەربوون و ڕێکخستنی سووڕی ماگانەی خانمان وەک چارەسەری گرنگیەکی تایبەتی پێدەدرێت. بەگشتی وڵاتی چین بازرگانیکردن بەم ئاژەڵە بە بازرگانیەک دەزانێت
کە قازانجی دەیان کەڕەت لە زیانی زیاترە. هەر بۆیە هەندێ وڵات بۆ براودان بە کەرتی بازرگانی ئێستا پەنایان بۆ بەخێوکردنی گوێدرێژ بردووە هاوتای گاوداری و کێڵگەی پەلەوەری. ئەبوون هەن سودێن گوهدرێژ و زیاتر ڕۆژ بڕۆژ بێگومان لەسەر چێ جۆرە ئاژەڵان بێ چێ گلوگەیان بێ کەسکاییە بێ زیاتر ڕۆژ بڕۆژ باشیێنوان دەردکەون و سودێنوان دەردکەون چاوتکارن زیاتر باشتر بکاربێنن ئەوژێنێک سودێ گوه درێژبوون لێ ئەگەرم بەحسە پیڤازان بکەن هەروە کۆمەگۆتیە بەحسە ئاژەڵان کرد بەحسە هەنێک بەرهەمێن شاندنیەژی بکەن کو دوێژێ ئازار ئەنکو ئێشە جونگەیان کێم دکە و ڕێخستنا تەندروستیە نیشتیمانیە بریتانیا ئاشکرا کردیە و بێژن ئازار ئەنکو ئێشە جونگەیان بووە جهێکی ینی نەخۆشیێک جوان گەلێک زێدا و پرانیا مرۆڤان دەتەمەنێکی دیاریکریدا تووشی وەیەکە دبن لە گۆڕوان لێ کۆلینان دەبێژن ئێشە جونگەیان نەخۆشیێن دنجت خۆی خۆدەدهینە و کەسێک توش بوو بێزار دکەژ ڕۆژاخواە تەندروستی ئەمەژە بۆ یەکێژێ دەدەن و ئازاران و ئێشە جونگەیان و هاتکە و کەسێن توش بۆیان کویەک و دێشن پێ نکاربن کاروبارە خۆی ڕۆژانە وەک پێویست برێڤە ببن دوێژەژی چەند خواردنەکەنە کو دبنە سەدەما کێمکردنە جونگەیان ئازارە جونگەن وەکو وا ڕاگەهاندیە و یەک ژوانێ هەری کوزێدەژی بەربەلاوە هەمان دەمێدە ناوەندا تەندروستی ئەمریکا ڕادگینە کۆ خواردنا پیڤازان لەگەل ژەمەکە ڕۆژانەیە کە ژوان باشترین چارەسەریانە ژۆ بۆ چارەسەرکردنە ئازارە جونگە. وێجا پرۆگرامەمایە ئیرۆژی بسەر هەبدوو دەهات حتا ڕۆژەکە دەنبێت چەندین بابەتون ژارە بن دووبارە مێل بن دەمێنن ناوەخێرە خۆشیێدە و خاترەوە.